هەر سەبارەت بە کاردانەوەکان لە ستۆدیۆ سلێمانیەوە بەڕێز فواد مەجید مسری نووسەرمان لەگەڵدا. بەڕێز فواد مەجید مسری سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش. یەکێتیکی وا بووە ڕەخنە و ڕای جیاوازی قبول نەبێت و بەهێز وەڵامی بداتەوە. ئایا یەکێتی لە ڕابردوو هەروە بوو یان ئەوە یەکێتی ئێستا ئاوایە؟ سپاس، سڵاو لە ئێوەش. بە حەقیقەت ئەوەی کە لە سلێمانی ڕوویە لە 24 ساعاتی ڕابردووە دەرهەق بە بنکەی ڕۆشنبیری چاودێر هەڵوێستێک بوو، چاوەڕوان کراو بوو. ئەگەر خەڵقێک بڵێ ئەمە شتێکی چاوەڕوان نەکراو بووە بەڕاستیەکەی خۆی بە هەڵا بە. هەموو دقیقەیەک هەموو کەسێک تۆزێک لێکدانەوەیەکی باشی هەبوو بێ بۆ دۆخی سیاسی و دۆخی ئەمنی شاری سلێمانی هەستی بەوە کردووە کە هەموو دقیقە و سەعاتێک دەستگای چاودێر معڕەزە بۆ ئەوەی هەڵکوتنە سەری و دەست بگرن بەسەر کەل و پەلوشتەکانی ئەو کۆنتترۆڵیکەن. لەبەرەوە چونکە دۆخی سلێمانی لە سای ئەو هەلومەرجە سیاسیا کە ئەگوزارێ بە حەقیقەت ڕۆژ نییە دیاردەی زۆر ناڕەوا و ناشرین و شتی زۆر خراپ بەدی نەکرێ و ئەمەش بەشێکە لەو زنجیرەیە. ئەوەی کە ناخۆشە زیاتر ئازاری خەڵکی ڕۆشنبیر و نووسەر و خەڵقی هونەرمەند و ئەوانەی کە سەر و سەختیان لەگەڵ کللتور و لەگەڵ ڕۆشنبیریە هەیە ئەوەیە کە دەرهەق بە دەستگایەکی ڕۆشنبیری بکرێ کە چەند کەناڵی جیاجیای هەیە و لە ڕێگەی ئەو کەناڵانەوە خزمەت بە کللتوری کوردیەکە. دەستگایەک قسە لەسەر ئازادی، قسە لەسەر ئازادی ژن، قسە لەسەر مافی مرۆڤ، دەستگایەک قسە لەسەر ئەدەب، لەسەر شعر، لەسەر چیرۆک، گرتنی فستیڤاڵ، هێنانی چەندین بیرمەند و مفەکر و فەیلسوفی ڕۆژهەڵاتی و ڕۆژئاوایی بۆ شاری سلێمانی و بەشداریکردنیان لە چالاکیەکانی ئەم دەستگایە بۆ خۆی گەواهیەوە کە ئەم دەستگایە دەورێکی زۆر گرنگی هەبووە لە خلالی ساڵانی ڕابردووە و پێشەنگیش بووە بۆ ئەلتەرناتیڤیش بووە بۆ هەموو دەستگای ڕۆشنبیریەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بە وەزارەتی ڕۆشنبیریشەوە. ئەو فستیڤاڵانەی کە کراوە بۆ ئەدەب و بۆ سەقافەت بۆ ڕۆشنبیری بە حەقیقەت کە لە بنەڕەتە ئەوە کاری جەوهەری وەزارەتی ڕۆشنبیری کوردستانە دەستگای چاودێر کردوێتی ئەو ڕایپەڕانەوە و بە هیمەتی ئەوان کراوە و ناوەندێکی ڕۆشنگەری ڕخنەیی کە فکری چ پێویستی بەوەیە هێزێکی گەورەی سەربازی بۆ بجوڵێنی؟ ئایا ئەمە ڕێگە ڕاستەکەیە یان نەبوو ئەگەر دەشیانەوە لێ وەربگرنەوە ڕێگەی چاری تر نەبوو لە مەلا بەختیاری وەربگرنەوە ئەو شوێنە؟ لە جارێ لە ڕووی قانونیەکەی یاساییەکەوە باسی بکەین. لە ڕووی یاساییەکەوە ئەگەر مەبەست لە داخستنی ئەم دەستگایە ئەوە کە ئەرکی سەرەکی وەزارەتی ڕۆشنبیریە بە دەرەجەی یەکەم و دوای ئەوە وەزارەتی ناوخۆ. ئەم دوو وەزارەتە ئەو جیهەتانن کە بڕیار لەسەر داخستنی بنکەیەکی ڕۆشنبیری یان ئۆرگانێکی ڕۆژنامەوانی یا شتێکی لەو بابەتە هەیە. ئەو هێزێکی عسکەری و بە ئەمری سەرۆکی حیزبێک کە لە دەرەوەی حکوومەتە لە دەرەوەی دەسەڵاتەوە دەستگایەکی ڕۆشنبیریش کە بەپێی یاسا دروست بۆ دامەزراوە ئەرکی سەرۆکی حیزب و حیزب نییە ئەو ئیشە بکە، ئەرکی پۆلیسە ئەوە بکە و پێویستیش بۆ ناکە هێزی کۆماندۆ بچێ ئەو چەند پۆلیسێکە چێ و ئیشاکە و بەر لەوەش ئەبێت تەبلیغی ئەو دام و دەستگای بکرێ و پێی ڕابگەیەنرێکە ئەبێت لە ماوەی ئەوە نات شۆڵیکەی ئەم شوێنی ئێمەیە لە کاتێکشا ئەم دام و دەستگایە ڕاستە لە سەر وەختێکا کە مەلا بەختیار کارگەڕی مەکتەبی سیاسی بۆ سەرپەرشتی کردو، بەڵام مەلا بەختیار هیچ کاتێکە هینی کردو بە چالاکی نوانوام چالاکی نەخستوێتە قاڵبێکی حیزبیەوە. ئەو دەستگای ڕۆشنبیری دەرێنێک بووە، ینی دەستگایەکی کراوە بووە لەبەردەم هەموو خەڵقیە. بۆ نمونە هەروە بۆ حەقیقەت ئەباسیەکەم من سبەینێک کە کاتە حوتی مانگ حوتی ئەیلول بڕیار بوو لە دەستگای چاودێر
سیمینارێک بۆ بەڕێز ئەبوو بەکر کاروانی بکرێت کە کەسێک کەسایەتێکی سیاسیە و سەر بەلایەنێکی ئیسلامی سیاسیشە حیزبێکی ئیسلامی سیاسیە مەبەستم ئەوەیە کە ئەم دەستگای چاودێرە دەستگایەک بوو بە فعلی بەبێ جیاوازی بەبێ لێگانەوە لەوەی کە ئەو خەڵقانەی بەشداری لە چالاکی ڕۆشنبیریاکەن بەبێ ئەوەی ڕەچاوی ئەوە بکرێ بواری بۆ هەموو کەسە ڕەخسان بوو لەسەر فکر لەسەر فەلسەفە لەسەر ئەدەب لەسەر مێژوو لەسەر ئەوانە قسە بکرێ لەبەر ئەوە ئەم جۆرە ئاهینکردنە معاملەکردنە لەگەڵ دەستگایەکی ڕۆشنبیریە بە حەقیقەت لە تەنیا لە هینەوەشێتەوە لە دەسەڵاتێکی عسکەرتاریەوە شێتەوە لە دەسەڵاتێکی مەدەنی ناوەشێتەوە ئەو دەسەڵاتێک کە هەمومان ئێمە بە دڵ و بەگیان ئاواتەخوازی لە کوردستانە پیادە بکرێ و جێبەجێ بێ. ئایا ئەوەی دوێنێکرا ئەتوانی بڵین دەست درێژی و مەترسیە بۆ سەر ڕووناکبیران بۆ سەر ئازادی ڕادەربڕین و ڕەوتی ڕۆشنبیری سلێمانی؟ بە تاکید ئەوە بە دڵنیاییەوە ببێنە ئەوە بۆ خۆی داخستنی دەرگایە بەڕووی هەموو بوارەکانی ڕۆشنبیریە چونکە تاقە دەستگایەک لە هەموو کوردستانە کە بەو فراوانیە و بەو چالاکێ زۆر و فرە ڕەهەندیەوە ئیشی کردێ لە کوردستانە دەستگای چاودێر بوو هەر لە بنکەی گەلاوێژەوە هەتا پلاتفۆرمی دابڕان هەتا دەستگای چاودێر بۆ خۆی کە سایتی جیاجیان هەیە و کار لەسەر ئەوانەکەن بێژگە لە هەموو بوارەکانی تر ئیشی لەسەر کراوە چەندین گۆڤار و چەندین ڕۆژنامە و چەندین کتێب و چەندین ئەوە ئەمە داخستنی دەرگایە بەڕووی ڕۆشنبیریە ئەمە جۆرێک لە سیاسەتی کبکردنی دەنگی ئازادیە ئەمە پەیڕەوکردنی سیاسەتێکە کە نابێت کەس نووزەی لێوە بێ کە نابێت کەس دەنگ هەڵبڕێ کە نابێت خەڵق چالاکی هونەری بنوێنێ کە نابێت خەڵق چالاکی فکری بنوێنێ ئەمە مەسەلەیەکە هەروە بە ئاسانی تەماشا ناکرێت بریتی نییە لەوەی چۆڵکردنی بینایەک ئەم بینایە چییە؟ ئەم بینایە لە ئەساسە وەکو بازەکرێت و نەکرێن بینایە لە ئەساسە وەکو ملکیت ملکی حکوومەتە ملکی کەس نیە هیچ حیزبێ نییە ملکی حکوومەتە ئەکرێت لە بە ڕێگەی یاسایی ئاگاری ئەو کەسانی کە ئەم بنکەیە بن بەڕێوە گاریان کرێتەوە چۆڵی کەوتەوە بڕایەوە چ پێویست دەکا چەند کەس کۆماندۆ خۆی بکا بە ژوورەوە پەلاماری بن و مۆبایل لە پاسەوانەکان پسێن و چەکەکانیان لێوەرگرن و بیان نێرنە ماڵەوە ئەم مداهەمە شۆڕجێڕانەیە بۆچی لە پێناوی چی ئایا دەستگایەکی ڕۆشنبیری چ پێویستی بۆیە چوار پۆلیس بەبێ چەک دەتوانێت بچێت ئەوە بکە پاش ئەوەی کە ڕێکارە یاساییەکانە گیرێت. بەڵێ بەڕێز فواد ئەم دەستگای چاودێر و بەشەکانی تریشی جگە لە هۆشیارکردنەوە و لە دروستکردنی ڕای جیاواز جگە لە ڕەخنەیەک لە پێناوبوونیادنانە ڕەنگە هیچی دیکەی نەکردبێت حەزب بۆ بێ لەم شێوازە کارکردنە بترسێ لە فکری جیاواز لە ڕەخنەیەکی بنیادنەرانە لە ئازادی بیرکردنەوە بۆ بێ لەمانە بترسێ؟ من پێم وایە ئەمە پاشخانێکی تری هەیە ئیمڕۆ لە فەیسبووکە تەماشام کرد کەسایەتێکی سەربەلایەنێکی ئیسلامی سیاسی ئەڵێ دەستی منی تایەوە من دەورم هەیە و شانازی زۆر بە فەخرەوە شانازی پێوەکە دەستی هەیە لە داخستنی ئەو ئینە داخستنی چاودێرە ئەمە بۆ خۆی چێگەێنێ ئەمە بۆ خۆی ئەوە گەێنێ کە مەسەلەکە مەسەلەی فکر و مەسەلەی فکر و فەلسەفە و دیموکراسیەت و لیبرالیەت و پلۆرالیزم و هەموو ئەو مەسەلانەیە دژ بەوەیە مەسەلە ئەوە نییە زۆر بە شانازیەوە کابرا هاتووە لە فەیسبووکە قسەکە ئەڵێەوە شانازیەکی گەورەیە بۆ من دەستم هەیە لە داخستنی هینێکی وە دەستگایەکی وە ئەمە چیە گەێنێ؟ بەڵام یەکێتی بانگەشەیەوە کە حیزبێکی سۆسیال دیموکراتە ئەکرێ حزبێکی سۆسیال دیموکرات بە قسەی ئەم کەسانە هەستێن ناوەندێکی ڕۆشنبیری و گەورە و گرنگ داخە؟ وڵی من نازانم من بۆ خۆم قەت یەکێتی نیشتیمانی نەبووم
اینجا بانگەشەی بۆ سۆسیال دیموکرات کردو یانی کردو کەیفی خۆیەتی بەڵام من تەماشای واقعەکەم ئەوەی کە ئیبینم لەسەر ئەوە بڕیارەیەم و لەسەر ئەوەش فکری خۆم بیناکەم ئەوەی کە من ئەیبینم بەرتەسکردنەوەی ئازادیە بەرتەسکردنەوەی فکرە برەودانە بە دیاردەی عسکەرتاریەت تۆقاندنی خەڵقە ئەوەی کە من ئەیبینم ئێستا ئەگوزەرێ لە سلەیمانیە بیزات ئەوەی کە ئەیبینم چاوەڕوانی پاشە ڕۆژێکی باشی لێ ناکرێت. بەڵێ بەڕێز فوات ئەوەی کە ئێستا بێنرێت بێدەنگیەکە بێنرێت با ڕۆشنبیران و ڕەخنەگرانی سلێمانیەوە ڕەنگاگە بەڕێز و چەند کەسێکی دیکە نەبن کە لە پەنجەکانی دوو دەستی شتێ ناپەڕن قسەیان لەسەر ئەمە نەکردووە بەڵام هەگەر هەم ڕووداوی کە لە سلێمانی ڕوویدا لە هەر شارێکی دیکەی کوردستانە ڕووی بایە ڕەنگە ئێستا بە دەرزان ڕەخنە و بۆچوونیان لەسەرم پرسە هەبووە بەڵام پێتان وانییە تا ئێستا ڕەخنەگران و ڕۆشنبیرانی سلێمانی بێدەنگن؟ والله حەزەکەم قسەیە بکەم ڕۆشنبیران چێن ڕۆشنبیران ئەو کەسانن کە حەق و حەقیقەت لەگەڵ ئازار و ئاوات و خەم و شتی میلەتی خۆیانە ڕۆشنبیر کەسێکە بە حەقیقەت ئەمە هەر بەتەنیا ئەوە نییە خەڵکێک خۆی بە ڕۆشنبیر بزانێکە لە بوارێکی دیاری کراوە با بڵێن لە بواری شێعرایە لە بواری چیرۆکایە لە شتێکیوە بەڵام بەعام ئێمە ئەم ئەرکەی کە ئەجەنا بدەی فەرمووی ئەم ئەرکە ئەرکێکی زۆر دەسە جەمعیە زۆر لەوە بەر بڵاوتر و فراوانترە کە بخینە چوارچێوەی نووسەران و هونەرمەندان و شتیوەوە ئەم هەڵمەتە ئەبێ چێ بگرێتەوە بەڕای من ئەبێ پارێزەران دەوریان هەبێتە دیفاع لە یاسا بکەن ئەبێ ڕۆژنامە نووسان بە هەمویان ئەوان دیفاع لە ئازادی بیر و ڕاو ئازادی ڕادەربڕی بکەن ئەبێ هونەرمەندان بە هونەرەکان بە هونەریان بە تێبینیان بەوایان ئەبێ ئەوان دەوریان هەبێت لە ڕۆشنکردنەوەی بیری خەڵقا و ئەو حقایقانە بۆ خەڵق ڕوونکەنەوە ئەبێ نووسەران لە ڕێگەی بەرهەمەکانیانەوە ئەمە ئیکارێکی دەستە جەمعیە بەتەنیا ناکەوێتە سەر دەستەیەک خەڵقی نوخبەی هەڵبژاردە کە پیان ئەوترێ نووسەری یا ڕۆشنبیر زۆر ڕێکخراوەکانی کۆمەڵگای مەدەنی ئەبێ دەورێکی زۆر کاریگەریان هەبێ بەڵام بەداخەوە ڕێکخراوەکانی کۆمەڵگای مەدەنی وەک هەموو شتێکی تر لە کوردستانیشا بۆتە ڕێکخراوی حیزبی لەبەر ئەوانیش لە چوارچەوەی حیزبی خۆیان و حیزبانەی کە تەمیلیانەکەن و کە پشتگیریانەکەن ناتوان بۆ نمونە ئێستا من لێرەوە داواکەم بزانم یەکێتی نووسەرانی کورد ئێوە دەورتان چییە لە ئاستی ئەم دیاردەیە کوا یەکێتی نووسەرانی کوردی لقی سلەیمانی بۆ قسە ناکەن چیتان کردو دەربارەیەمە ئەمە بانگەوازێکە من لێرەوە داواکەم لە یەکێتی نووسەران کوا یەکێتی نووسەران کە یەکێ لە ئامانجەکانی بەرگریکردنە لە کەلتور و بەرگریکردنە لە مافی نووسەر و بەرگریکردنە لە مافی داهێنان و ئەوانە بۆچی یەکێک نایەتە دەنگ قسەیەک ناکە بە حقیقەت کەم تەرخەمی هەیە منیش لەگەڵ توام ئەوە پشتگیری ئەو ڕێی جەناب دەکەم پشتگیریەکی زۆر کەم تەرخەمێکی زۆریش هەیە ئەمەش مەسەلەکە لەوە هاتۆ کە لە ئەساسە بە حیزبیکردنی ئەم دام و دەستگایانەوەی کردووە کە جۆرێک لە دەروێشی دروست کردووە لە ناو خەڵق. بەڕێز فوات مەجید میسری نووسەر لە سلێمانی و لەگەڵماندا بووی سپاس بۆ کاتەی بەێمەتاندا.